ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەرنامەی ئاسۆی بەرابەری زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەم بەرنامە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان بۆ بەرنامەی ئەم هەفتە دەمانەوێت لەسەر هۆشیاری کۆمەڵایەتی ژنان لە بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ژینادا وتوێشکەین. بۆ ئەم بابەتیشە داوامان کردوە لە هاوڕێ محەممەدی ڕەحیمی لە فعالین و کادری بزوتنەوەی سۆسیالیستی کە لە ڕێگەی سکایپەوە بەشداری بەرنامەکەمان بێ. فەرمونەوەی شتا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ محەممەدم کاتتان باش و زۆر بەخێر بێن بۆ بەرنامەیە و سپاس کە ئامادە بوون. وەختان بەخێر بێت، سڵام هەیە بۆ ئێوە و هەموو هاوڕێیان و هەموو بینەرانی خۆشەویستی بەرنامەکە. زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد وەکو پێشەکیەکە وتم یەکەم پرسیارم ئەوەیە کە هۆشیاری کۆمەڵایەتی ژنان لە بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ئێستادا ئێوە چۆن لێک دەدەنەوە؟ خۆ ڕژیم ئیسلامی 44 ساڵە ژنانی لە هەموو مافێک بێبەش کردووە و مەسەلەی دارایی خانەوادە، مەسەلەی بڕیاردان لەسەر شوکردن، لەسەر ژیان، لەسەر سەرپەرستی منداڵ، لەسەر تەلاق، لەسەر چوزانم ئەزدواج، وەزعیەتی ئابووری لە هەموو بوارێکا ڕژیم ئیسلامی ژنی وەک شاروەندی حتا دەرەجە دوومیش نییە بۆ جۆرە لەگەڵی بەرخوردی کردووە و لە هەلم بەم بۆنەوە بە بۆنە ئەو زۆڵم و ستەمەوە 44 ساڵە جمهوری ئیسلامی بەپێ قەوانینی ئیسلامی بۆخشن تەحمێڵی کردووە بەسەر وەزعی ژیانی ژناندا. دیارە سازمانگەل سیاسی چەپ یا خودی کۆمەڵە حەزبی کۆمۆنیستی ئێران، باقی سازمانگەل چەپ ئێرانی ئۆزرەخوازم لەم 44 ساڵە ئەمان هیچ بەرنامە گەلێکیان پێشکەش کردگە بە ژنگەل ئێران بۆ ئەوەی کە چۆن بەرابەر بە ئەم زۆڵم و ستەمەواک و ئەم ڕژیمە بەپێ قەوانین ئیسلامی ئیتر تۆ تەسەوەر بفەرموو لە مەسەلەی مەسەڵەن حیجابەوە بگرە هەتا سەنگسار، هەتا شێوەی بەڕبەرمەنشانە و زۆر دواکەوتوانەی کوشتنی ژنان ئەرزم کرد بێمافیان لە هەموو بوارێک. ئەمانیش بەرنامە گەلێکیان مەسەڵەن پێشکەش کردگە لە یانێ تۆ تەسەوەر بفەرموو کە ئەم بەرنامە گەلە گشت ئەم ئەحزابە وتم لە کۆمەڵەوە بگرە تا باقیەکە ئیتر تا ئاخر مەسەلەی نەمان تەبعیز و جیایی لە دژ ژنان لە حەقدەست و خوێندن و ئزدواج و تەلاق و مەسەلەی سەرپەرستی مناڵ و بنەماڵە و ئێرس و میراس و مەسەلەی حەقی ژنان بۆ وەرزش و لەبان ئەمانەوە تاکیدیان کردووە کە شێ مافیان هەبێ. قەرەبووکردنەوەی نابەرابەری دژی ژنان بەدانی ئیمتیازی تایبەت لە خوێندن و لە کۆمەلگا، مافی نوێنەرایەتی نسبی لە هەموو ئۆرگانێکی ئینتخابی بۆ ژنان و لە مؤسسات بە پێش ژمارەی ژنانی کرێکار لەو مؤسسا، بە ڕەسمی ناسینی ڕێکخراوی سربەخۆی ژنان لە بواری سنفی ناوچە گەڕک وە سەراسەری و مافی ئەو ڕێکخراوانە بۆ داڕشتن و چاوەدێری و بەڕێوەبردننی یاساکانی پەیوەندیدار، دانانی یاسای بنەماڵە بە بەشداری سازمانی تودەیی ژنان، مەمنوعکردن مێردکردن و شوکردن کچانی ژێر 18 ساڵ و سێغە و فەحشا و ئەم بەرنامانە کە ئەرزم کرد دەیان سازمانی سیاسی لە ئێرانات بە تۆزێک تەفاوتگەلەوە ئەمانیانە تەرح کردگە لە 44 ساڵ ڕابردووە لە بەرامبەر ئەو زۆڵم و ستەمەوە کە ڕژیم کردووێ لەسەر ژنان. ئەم بەرنامانە لە ڕاستیە بووەتە ئاگاهی عمومی بۆ ژنانی ئێرانی، چون مەسەلەی ئەوانە چون هیچ کەسێک بە قەو ژنگەل ئێرانی بە ئیسلاح هینی نابێت دەستکەوتی نابێت لە ڕووخان جمهوری ئیسلامیە، چونکو زۆرترین فشاری بۆ ژنگەل ئێرانی هێناوە جمهوری ئیسلامی لەم 44 ساڵە. جا بەو بۆنەوە ئەو بەرنامانە واکو بە شێوەیە جۆرا و جۆر بڵاو بوونەتەوە لە 44 ساڵی ڕابردووە ژنگەلیش بیستویانە وە خۆت ئەبینی لە بزوتنەوەی ژینادا لەم ئینقلابەدا کە لە دژی جمهوری ئیسلامی ژنان پێشڕەوی بوون. مەسەلەکانیان هەر ئەم مەسائلەیە کە ئیسە من ئیشارەم پێکردیتر کە هەر ئەو هێزانە هێزە سیاسیە چەپ و کۆمۆنیستانەوە
لەم ساڵانەیە گوزەشتا لە بەرنامەکان یان ناهێناویانە ئەمە ئێستا خواستی لە ڕاستیا خواستی حەداقەل و بنەڕەتی جونبشگەل ژنان و کۆمەڵی ژنان لە جامعەی ئێرانە. بۆیە ئەم هوشیاریە وای ئێوە ئیشارەی پێکەن لەوە سەرچاواگرێت، لەو زۆڵمەوە سەرچاواگرێت کە کراوە و لە بەرامبەر ئەو زۆڵمەوە ئەو عەکسۆ ئەمەڵەیە وەکو جامعە نیشانی داوە، جامعەی سیاسی دژی جمهوری ئیسلامی نیشانی داوە و دیارە ئەوە جیا لە ژنان نییە، ژنانیش وەریان گرتووە و هۆیەکەی ئەوەیە ئەم هۆشیاری و ئاگاهی ژنان لەم بزوتنەوەیدا لەوێوە دێت کە ئەم هەموو مقاومەتەوە بە هیچ شێوەیەک بۆی کۆنتڕۆڵ ناکرێت جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد باسی هوشیاری کۆمەڵایەتیمان کرد. ئەگەر چاوێک لە چەند مانگی پێش شۆڕشی ژیناکەین ئاوگۆڕێ لەسەر پێگەی ژن لە کۆمەلگا دروست بووە، ئێوە ئەگەر بتانەوێت ئەو ئاوگۆڕە باسکەن چۆن باسێکن کە ئەو ئاوگۆڕە چۆن دروست بووەوە یان ئێستاگە پێگەی ژن لە ناو کۆمەلگا چۆن دەڕوانن پیا؟ خب خۆتان ئەزانن کە ژنان بوون کە یانێ بۆ مەسلەیەکی زۆر سادە ئەوە بڵێم کە هەر لە بەل لە بزوتنەوەی ژیناش بەل لە ئەم ئینقلابەش کە بە مەرگی دڵخراشی ئەو کچە بەستە زمانە بەو شێوە ڕەندانە گرتیان و کوشتیان لە تاران ئەو کچە سەقزیە ژینا مەحسا ئامینی، هەر بەڕاستی مبارزاتی ژنان ئێمە هەمان بووە. ئێوە لە بیرتان نەچێت کە مەسەڵەن ژنانی مەریوانی بۆ ئازادی دووچەرخە سواری مبارزاتێکیان بووە، یان لە هەر لە بەیانی هاتنە سەرکانی جمهوری ئیسلامیەوە ژنان لە تاران تەزاوراتێکی گەورە خوڵقا، یانێ خۆ ژنان عەکسوڵعەمەڵیان هەمیشە بووە. بەڵام بە هەرحاڵ لەم شۆڕشەدا کە جەنبەی سەراسەری تری گرتەوە مبارزات لە دژی جمهوری ئیسلامی، لەوەدا بەڕاستی ژنان پێشڕەوی بوون، چونکو عەرزم کرد زۆرتر لە هەر گروهێکی تری کۆمەلگا ژنان کە زۆڵمیان لێ ئەکرێ و لێ کراوە. بۆیە زۆر تەبیعیش بوو کە ژنان ئەو عەکسوڵعەمەڵە لە خۆیان نیشان بدەن و بە هەڵقی جمهوری ئیسلامیە بچنەوە و یەخەی بگرن. دیارە بۆ ئەم مەسەلە چون خۆت ئەزانی مەسەلەکە فقط بەڕاستی حجاب نییە آخر، چون بە هەرحاڵ 44 ساڵەکە ئەو ڕژیمە سای کردووە و حجابی هێناوە و پلە بە پلە هەر تونتری کردوەتەوە و تونتری کردوەتەوە. بەڵام چونکو ناتەوان بووە لە هەموو بوارێکدا لەباری ئابوووریەوە، خۆت ئەزانی وەزعی ئێران ئێستا چۆنە، لەباری گرانیەوە، لەباری تەوەڕمەوە، لەباری نەبوونی شتومەکەوە بۆ هەموو شتێکی لە خارجەوە بە ئیسلاح دێنێ، لەباری قات و قڕیەوە، لەباری ئەو فەلاکەتە اقتصادیەوە کە 80% لە کۆمەلگای ئێران و جەمعیەتی ئێرانی گرتووەتەوە و ناتوانێت ئەم مەسلەی نەقدی نەگی لە بازار دزی و فزی مەسئولەکانیان ناردنی پارە بەگەروکردنی هێزە تەرۆریستیەکان لە ناوچەکە بە خاتری ئەو بڵند پەروازی واکو ئەم ڕژیمە ئیسلامیە هەیەی کە ئەوێ بە هەرحاڵ شتێکی ئیمپریالیستیە کە هەیەی کە وڵاتانی تر داگیرکە، کەما ئینکێ خۆت ئەبینی هەڵسو کەوتی لەگەڵ وڵاتانی دەراوسیا، لەگەڵ عێراق، لەگەڵ سووریا، لەگەڵ ئەفغانستان، لەگەڵ شوێنانی تر، لەگەڵ یەمەن کە چۆنەچێت دەخاڵەتەکات و مە خستەتێکی ئیمپریالیستیە بۆ ئەوەی کە بتوانێت بە هەرحاڵ سوودێکی تر بۆ خۆی و بۆ مەسئولەکانی خۆی لە ڕاستیە بەدەست بێنێ. جا بە بۆن ئەم سیاسەتە هەڵە و سیاست گەلێک کە نوێنەرایەتی خەڵکەکەی خۆی ناکات بۆ ئەهداف و ئارەزوو ئەو شتانە کە لە مێشتی خۆیاندایە، مەجموعەیەک سیاسەتیاندا ڕشتووە لەم 44 ساڵە بەڕێوەی ئەبن، گوێ بە کۆمەلگا نادەن. ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ قات و قڕی زۆرترە، ڕۆژ بە ڕۆژ فەلاکەتی خەڵک زۆرترە، مەسلەی مەوادی مخەدر، فەحشا، ئەمانە وا قوربەستەریەکەی ماوەتەوە بۆ بنەماڵەکان، بۆ خەڵکی هەژار و بە تایبەت بۆ مەسلەی ژن. یانێ تەنانەت تۆ ئەگەر مەسەلەن چینی کرێکاریش من لێرە ئیشارە بکەم،
بەشی ژنانی کرێکارەکەی زۆرتر ئەچەوسێنەوە تاکو بەشی پیاوانی کرێکار چونکو ئەوانن کە هەر با ئەوە بڵێم کە من تزێکی مارکسیستی کە بەهەرحاڵ هەرچی ژنان زۆرتر بێنە ناو چەرخەی کارەوە لە بازار چونکو سەرمایەداری ئەوێت ئەو کارە بکە کرێکار هەرچی زۆرتر بێ و تعدادی بێکار زۆرترە هەرچی تعدادی بێکار زۆرتر بێ حەقدەستی کرێکار دێنێتە خوارەوە چونکو کابرا چێ داوای کارەکە ئەڵێ اعتصاب بکەی دەرتەکەم ئەوە کرێکار زۆرە کە داوای کار بکات کەواتە یانێ لەو خەسائڵەی سەرمایەداریەوە کە ئەم ڕژیمە بە باشی پشتیوانی ئەکات و ڕای دەگرێ بەهەرحاڵ ئەم وەزعەی تەحمێل کردووە و زۆرتر لە کولی تەبەقەی کرێکاریش کرێکارانی ژنن کە بەڕاستی یان ئەگەر بێکاریەکیش بێ ئەوان پێش هەموو کەسێک کارەکانیان لەدەسەدەن بۆ کاری بەرابەر حەقدەستی کەمتریان پێ ئەدرێ و ئیلا ئاخر کەواتە هاوڕێ یانە بەڕاستی یانێ وەزعەکە وای لێ هاتووە هیچ ڕێگایەک نەمابووەوە بۆ ژنانی ئێرانی بەجێگەی ئەوەی کە بەرۆکی کۆماری ئیسلامی بگرن و دیارە ئەم مەسلەیانێ شتێک نییە یانە ئەگەر وەزعی ئابوووریەکە تۆزێک باشتر وایە ڕەنگە بەم جۆرە نەدەخولقا چون کۆمەڵێک شتەکە دەستیداوە بەدەستی یەکەوە سرە ڕۆی ڕژیمە بێڕەحمیە مەسلەی موادی مخدرە مەسلەی تێروریزمی منتەقەیە مەسلەی ئەوەی دزیەکانی خۆیان و فەسادێکە کە ئیتر هەموویانی گرتووەتەوە خۆت ئەبینی کە کوڕەکانیان و کچەکانیان خۆیان ئەنێرن بۆ وڵاتانی ئوروپا و ئامریکا و کانادا و ئەوانە ئەین ئەو وڵاتانە زۆر پێشرەفتە و پێشکەوتوو بە جلوبەرگی ئەینی ژنانی مەسەڵەن کچەکانیان ژنانی مەسەڵەن کانادایی یا ئامریکایی یا ئوروپایی ئەچنە کەناردەریان نیمە ڕوت هیچ مەسلەیەکیش نییە وەکو هەموو خەڵکی وڵاتەکانی تر بەڵام دێنن حجاب مەسەڵەن تەحمیڵەکەن بە ژنانی ناو ئێران چونەمە سیاسەتێکە هەیەانە و ژنان بەڕاستیت ناتوانن تەحملی ئەوە بکەن بەو بۆنەوە بەرۆکیان گرتووە ئەم مبارزەیانە بەم شێوە خسوەتە ڕێ و ڕژیم تا نەتوانێت ئەو عوامڵەوە ئیشارەتم پێکرد وەزعیەتی خراپی اقتصادی گرانی فەلاکات ئەملاوەلا ئەو شتانە لە ناو بەرێت ناتوانێت جنبشی ژنانیش پاشەکشە پێ بکات و بەهەرحاڵ سەرکوتی بکات چونکو ئیتر هەموو بەشێک ئێستا هاتووەتە ناو ئەم مەسەلەوە چون بێجگە ژنان کرێکارانیش بەشدارن بێجگە ژنان کە دانیشتووەکان و دانش ئاموزانیش بەشدارن هەموو گروپێکی کۆمەلگای گرتووەتەوە چون فەلاکەت بۆ هەموو کەسێکە بێکاری بۆ هەموو کەسێکە بێ ئاسۆی ژیان بۆ هەموو کەسێکە کابرا چێ دانیشتووی کە دەرسە خوێنێ فۆق لیسانسەگرێ لیسانسەگرێت دوکتۆراگرێ کاری بۆ نییە پیا بکە مەجبورە بە فەقر و فەلاکەتەوە یا ئەگەر بیەوێ کار بکە بێ وڵاتەکەی بەجێ بێڵێ بڕواتە وەکو دارێکە لێ ڕیشەی دەربێنی بچێتە وڵاتێکی تر بە خەم و خەفەتەوە سەر بکات و لەوێ کار بکات کە لانی کەم لە برسان نەمرێ یان لە وڵاتەکەی خۆی ئیشی دەست ناکەێت یانێ ئەم بێ ئاسۆیە ئەم وەزعە خراپە اقتصادیوان تا ئەمانە بمێنێت هەموو کرێکاران دیارە هەن کەما ئینکە ئەی بینین هەرێستە کرێکارانی نەوت و ئەوانە خۆت ئەز ئەبینی و کەواتە چون ڕژیمی جمهوری ئیسلامی چون کرێکاران بازنشەستەکان معلمەکان خۆت دەبینی تر زۆر وەسع و بەربڵاوە چونکو ئەمە پایەی هەموو ئەمانە چییە وەزعی خراپی اقتصادیە کەواتە هاوڕێیان تا ئەم شتانە بمێنێ بە بڕوای من ناتوانێت ژنان سەرکوت بکات مەسەلەکە خەر خراپتر دەبێت بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی دیارە ئەگەر بتوانێت لە یەکیان جیا بکاتەوە یەکە بڕێتە سەریان و مەسەڵەن بۆ ژنان مەجبوریان بکات کەما ئینکە فشار تێرێ بۆ ئەدارەکان کە هیچ ژنێک ئیجازەی نییە بەبێ بە ئیسلاح پۆششی ئیسلامی بێتە ناو ئێدارەکەەوە گینایەت مەسئولی کار بەدەستی و چوزانم ڕئیسی ئێدارەکە هینەکە یا دوکانەکە یا سوپەرمارکتەکە یا فڵان یانە بەو شێوە ئەگەر بتوانێت جیا لە کرێکاران هێرش بکاتە سەر ژنان جیا لە ژنان هێرش بکاتە سەر کرێکاران و ئەمانە ئەگەر پشتیوانی نەکەن لە یەکتر
دیارە خب یانە ئەوە نییە کە نەتوانێت چون ڕژیمێکی سەرڕۆ بێڕەحمە لە هەموو شێوەیەکی سەرکوت کەڵک وەرئەگرێت چوزانم ئەیانگرێ ئەیان خاتە زیندان تەجاوزیان پێکا 1001 دانە هینی هەست وە کەواتە ڕازی مقاومەتکردنی لەبار بەرامبەر بەم ڕژیمە چییە؟ وەحدەتە، پشتیوانی یەکترکردنە، گرێدانی زۆرتری ئەم جنبشەیە کە تاڕادەیەکی زۆر بەڕاستی گرێ دراون پێکەوە بەشی کرێکاران و دانیشتووەکان و لاوان و بازنشەستە و معلم و ژن و فڵان، بەڵام هەرچی زۆرتر ئەمە ئەوە بتوانین پێک بێن ئەو یەکگرتوویە سەرکەوتنیش زۆرتر ئەبێ بەرامبەری هەرچی کەمتر بێ ئیمکانی سەرکوت زۆرتر ئەبێ ئاوایە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد ئێوە باسی ئەوەتان کرد کە ناتوانێت بەو فشارانە ژنان دووبارە سەرپێچ کاتەوە دووبارە ڕاپێکی ماڵەکانیان بکاتەوە بۆ پاراستنی دەستکەوتەکانی شۆڕشی ژنان ڕۆڵی ژنان چی دەبێت و چۆن دەتوانن ئەم دەستکەوتانە بپارێزن بەڕای ئێوە؟ خب دیارە هیچ بەشێکی تری کۆمەلگا هەروواکە ئیشارەیەکم کرد بە قەت ژنان و بە تایبەت ژنانی کرێکار لە نەمانی جمهوری ئیسلامی سوودمەند نابێت، ئەوە زۆر ئاشکرایە. ڕژیم هەروواکە ئیشارەتێکم کرد هەوڵ ئەدات بە جیاکردنەوەی خەباتی ژنان، لاوان، کرێکاران، خوێندکاران هێرش بکاتە سەر هەر کامەیان بە جیاواز لە تاکتیکی جۆراوجۆر کەڵک وەربگرێ، تەریکیان بخاتەوە و جیاجیا سەرکوتیان بکات. ئەگەر بتوانێت ئەم بەشانە لە یەکتر جیا بکاتەوە بە نەزەری من ئەچوانێ سەرکوتیان کە یانێ حکمێکی تەڵایی نییە کە بە هیچ شێوەیەک نەتوانێت ڕژیم ئەمانە سەرکوت بکات. ئەگەر هەموو شتەکە ئەگەڕێتەوە سەر تەوازونی قووا کە چەندێک قوەی ئێمە لە چیدایە دوژمنانی جمهوری ئیسلامی لە یەکگرتوویماندایە، قوەی هێزی کرێکار لە اتحادیایەتی لەبیرتە لە زەمانە مثلەن زمانی قیام ممکنە تۆ لەبیر نەبێت چون لە سێرێ من ئەو کات جوان بووم خۆم اتحاد مبارزە پیرۆزی ئەوە هەمیشە شعاری ئینقلابات یعنی خەڵکێک کە ئینقلاب ئەکەنەوەوانە شعارەکەیان یەکگرتنە یەکگرتوویە اتحادە بەبێ ئەوە ناممکینە. بەهەرحاڵ مەسەلەی هەر کام لەم بەشانە مەسەلەی بەشەکانی تریشە. عەرزم کرد من کە مەسەلەن کرێکاری ژن وەختێک کە فەرز بفەرموو بێکاریەک یانێ بحرانێکی اقتصادی بێت ئەوەڵ کەسانێک کە دەرئەکرێن لەسەر کار ئیشەکانیان لەسەرن کرێکارانی ژنن. ئەم زۆڵمە واکو لە ژنان ئەکرێت لەم 44 ساڵا ژنانی کرێکاریش ئەگرێتە بەر یعنی خب فقط ژن آخر مەبەست تعدادێکی مشخص لە ژنان نیە، هەموو ژنانە ئەزم لە ژنانی کرێکاریش. ژنانی کرێکار کێن؟ ژنانی کرێکار 80% لە ژنانی ئێرانن چونکو فقط ئەوانە نین کە لە کارگاکان و ئیدارەکان و کارخانەکان ئیشەکەن، ئەو کارانەش مەسەڵەن کاری بێحەقدەستی ناوماڵ بە خێوکردنی مناڵ خزمەتی بنەماڵە هیچ دەستمۆزد و حەقدەستێکی بۆ نییە، بەڵام ئەمەش کارە ئیتر چونکو تاژکو ئەو ژنە غەزاکە ئامادە نەکات شوەکەی کە هاتەوە لەسەر کار غەزایەکی نابێ بیخوا، غەزای نەخوارد هێزی نابێت کەس بەیانی بچێتەوە سەرکار، کەواتە ئەوەش هەر بەشێک لە کارەکەیە لە چەرخەی کارە چەرخەی عمومی کار، بەڵام بۆ ئەوە حەقدەستێک دیاری نەکراوە. کەواتە ئەگەر ئێمە ئەو بەشانە هەمووی بێنینە ناوشتەکەەوە بینی کە زۆرتر لە 80% ژنانی ئێرانی کرێکارن، جا بەشێکی باحەقدەستەوە بەشێکی بەبێ حەقدەستیش. خۆب لە بەرامبەردا پێش ئەوە کە ژنان خۆیان بە جیاواز و بۆ مەسلەی حجاب مەسەلەن بە جیاواز بچنە مێدان دەبێ مەسلەی کرێکاران، مەسلەی خوێندکاران، جا بە دانشاموز و دانشجووەوە، مەسلەی جوتیارانی هەژار و بە تایبەت ژنانی کرێکار بە مەسلەی خۆیان بزانن هەموو ژنان و جا هەموو ئەم بەشەوانە تەنانەت مەسلەی نەتەوەکانی ناو ئێرانیش
ئێوە تەسەوەر بفەرمونون چ تەسیرێکی هەبوو ئەو خەباتەواکو لە کوردستاناتە لە ناوچە کوردنشینەکانە و یان لە بەلوچستانە کە هەر ئێستش هەیە جمعەکان متوەجهی کەواتە دەستی یەکتر بگرن تەنیامانەوە و خەباتی جیاجیا بە نەزەری منیان مساویە بێت لەگەڵ شکستە و یەکگرتن و پشتیوانی یەکترکردنی بزوتنەوە مساویە بێت لەگەڵ سەرکەوتنە کەواتە تەلاش بۆ یەکگرتن و پێکهێنانی دەرەجەیەک هاو ئاهەنگی لە نێوان ئەم بەشاناواک و ئیشارەتم پێکرد ئەگەر لە مقاومەت بەرامبەر بە مەسەلەی حیجاب گرنگتر نەبێت کەم ئەهەمیەتریش نییە یعنی ژنان هەر بۆ ئەندازەیە کە لە خیابانەکان هێشتا مقاومەت ئەکەن و ئەرکیانە ئەڵبەتە ئەبێ بیکەن هەر بۆ ئەندازەیەش ئەبێ هەوڵ بدەن پەیوەندی و ڕابتەیان لەگەڵ بەشی جۆرا و جۆری بزوتنەوەی دژی جمهوری ئیسلامیە یانە لەگەڵ فەرز فەرم و بازنشستەکاندا لەگەڵ معلمەکاندا کە بزوتنەوەیەکی زۆر بەرینە لە ئاستی هەموو ئێرانە هەروەهای کرێکاران تۆ تەسەوەر بفەرمو زۆرتر لە 100 دانە شیرکەت و ئەوانە لەم ئاعترازاتەوە کرێکارانی پەیمانی نەفت کردویانە پشتیوانیان کردووە ئەمە شتێکی زۆر بەرینە و لەبیرت نەچێت من پێتانی ئەڵێم چون لەو کاتا من گەورە بووم 21 ساڵ تەمەنم بووە کە شۆڕش کراوە دوای 2 مانگ ئاعتسابی کرێکارانی پەیمانی نەوت بوو کە شێری نەوتەکانیان بەست قەترەیەک نەفت سادر نەدەبوو و کەمە ڕژیم شایان شکان کەواتە چونکو هەر کام لەم بەشانە دەورێکیان هەیە دیارە دەوری ژنان زۆر زۆر بەرچاوە لەبەر ئەوەی کە ئەم ڕژیمە لەباری ئیدئۆلۆژی خۆی و فەلسەفەی وجودی خۆی دژی ژنە چونکو ئیسلام بەڕاستی دژی ژنە و فەلسەفەی ئیسلامی و ئاینی ئیسلامی ژن بە دەرەجە 2 ئەزانێ و لە هەموو بوارێکە مافی نیوەی پیاو ئەزانێ و یا تەنانەت نیوەی پیاویش نییە لە مەسەلەی تەعەدودی زەوجاتە تەنانەت نیوەی پیاو نییە ئاخر ژنێکە پیاوێکە 4 ژنی هەیە یان 1/4 پیاوە لەو مافەدا متوەجە عەرزم هەی کەواتە یانە بەبوون ئەوە کە خستڵەتی ئەم ڕژیمە ماهیەتی ئەم ڕژیمە شتێکی دژی ژنە یارە ژنان زۆر دەورێکی زۆر بەرچاویان هەیە و ئەبێت بەڵام عەرزم کرد کە گرنگترین مەسەلەیان کە چون وتت ڕۆڵی جۆهەری ژنان چییە بۆ ژیانێکی ئازادی خوازانە و ڕوبەڕووبوونەوە بە مەسەلەی حەجاب بە نظر من پێکەنانی وەحدەت لەگەڵ بەشەکانی تری جۆنبش چونکو ئێستا خۆ دەزانی ڕژیم دەست ناپارێزێ بە هیچ ساتمەزە نەدال چاوی خەڵک کوێرەکات چوزانم ئەیان گرێ ئەعدامیانەکە ئەوە تا هەر دوێشەوە 3 کەسی لە زندانی لە ئیسفان وانە سێ و لاوی ئیسفانی ئەعدام کردووە یانێ ڕژیمێکیە بێڕەحمە فڵان کە نەخواتە تاکتیکی مبارزە تۆزێ گۆڕاوە و پێویستیشە بگۆڕێ بۆ ئەوە هەموو قوربانیە بدرێت و ئەمانە لە بەرامبەر ئەو ڕژیمەوە هیچ وەختێکیش تەأسیری بەقەوە ئەوە نییە کە کرێکارانی نەوت عەرزم کرد لە هەموو مناتقی جۆرا و جۆرا ئیتر پێویست ناکایسە من پچمەناویەوە چون مۆزوعی باسەکەمان نییە شێری نەوت ببەستن کافیە 3 مانگ مەسەلەن ببەسترێ تووشی قەیرانی زۆرتری ئەکاتەوە چون ئیتر پارەی نابێت کا بە گەڵووی تروریستەکانان لە منتەقا ئیتر پارەی نابێت بوو تەنانەت خەرجی کاربەدەستەکانی خۆی بات پارەیەک نامێنێ بەدەستیەوە ئیتر بیدزێت کە بەو جۆرە مەسئولەکانی پێ یەکگرتوو ڕابگرێ تەأسیر دائنێ لە بانیەوە زۆرتر شەقابن من بە حوکمی شغلێک کە هەسم ئاگادارم کە لە مەسئولینی سپای پاسداران هەر لەم دۆرێ گوزەشتا کابرا ڕای کردووە ویسە هاتووە یادامی پەناهندگیەکات ئەڵێ حازر نەبووم دەستوری هین بدەم بە تەقە بکەن لە خەڵکو و ئەمانە ئێمە ڕامان کردووە بە ئیشارە ئاکات و ئەوانە هینێک بوو لە ویددیۆی کاکە ڕایان ئەکرد یانە خەڵکەکە نیایەنە شۆنیانەوە کە ئیشارەتی بەوا کرد مەسەڵەن یانێ شەقە کەوتووە لە نێوان خۆیشیاندا
و هەرچی ئێمە اتحادمان زۆرتر بی یەکگرتوویمان زۆرتر بێ بەشی جۆرا و جۆری جۆمبشی شۆڕشگەرانەی شۆڕشی ژینا شۆڕشی ژنژیان ئازادی بەڕاستی ڕژیمی جمهوری ئیسلامی کەمترە توانێت مقاومت بکە کەمترە توانێت سەرکوت بکە بۆیە بە نەزەر من مهمترە تەنانەت لەو مقاومەتەکە لە خیابانەکانە ژنان مەسەڵەن حازر نین لەشکەکانیان بکەنە سەریان یا مەقنەعە و فڵان و ئەمدا ئەولا یان ئەگەر هەر بۆ ئەندازە کەمتر بە ئیسلاح زۆرتر ئەهەمیەتی نەبێت کەمتریش ئەهەمیەتی نییە کە بتوان لەگەڵ کرێکارانیش تەماس بگرن ئەم پشتیوانی ئەو بکە ئەو پشتیوانی ئەو بکات بە تایبەت عەرزم کرد کە چۆن زۆربەی ژنانی ئێرانی ژنانی کرێکارن ئێمە کارنەکەی ناتوانین نان بخۆین یعنی بە وەزعی فەلاکەتێکەوە کە لە ئێران هەیە بۆیە ئەمە ئەوەیە کە گرێمانی داوە پێکەوە ئەمەیە مەسەلەکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد خۆشتان باسی پێشنگایەتی ژنتان لە شۆڕشی ژینا کرد و باسی ژنانی کرێکارتان کرد کرێکار و زەحمەت کێشتان کرد ئێستاش خۆتان لە ئاخری قسەکانتانە باسی ئەو ژنانەتان کرد کە ئێستا لە شقامەکانی ئێراندا بێحجابی زۆرە ملێ دەگەڕن و هەر ڕۆژیش لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەڕەشەیان لێ دەکرێت بەڵام لێرەدا دەتوانیت لەناو ئەو قسانە ئێوە پرسیارێک دروستە بێ کە وەکو خاڵێکی لاواز بوو ئەوەی کە ژنانی کرێکار و زەحمەتکێش نەیانتوانی لەم شۆڕشە بەشدار بن ئێوە پێتان وایە چۆن دەکرێت لە داهاتوودا ئەم ژنانە بێنە شۆڕشی ژیناوە من دروستە تا یەک دوومانێک ئەو شتە دروستە نەتەنها ژنانی کرێکار بەو معنایە بەڵکو کرێکاران وەکو تەبەقەیەک وەکو چینێک جێگەیان خاڵی بوو باس لانی کەم بڕێک لایەن ئەم باسییانە کرد بەڵام من بە تەواوی ئێستا لەگەڵ ئەو شتە نیم بەڕاستی ئێوە تەسەوەر بفەرمونون یانێ ئێعتسابی کرێکارانی پەیمانی لە زۆرتر لە 100 شیرکەت و لە منتەقەی جۆرا و جۆر ئەم کرێکارانە کێ کە غەزایان بۆ دروستەکە مەگەر ژنەکانیان ژنی کرێکاران ئەمانە کێن ئایا لەم جومبشەدا بەشدار نین بەو مانا هەن ئەو ژنانە واکو ئەوانیش پەیوەست بوون بە ئێعتسابەکانەوە یان بەشدارن لە تەزاهوراتەکانە لەم چەند مانگا خۆ تۆ ناتوانانی بڵی ژنانی کرێکار نەبوون لە تەزاهوراتەکانە وەکو فەرد تەبیعیەکە بوون چونکو آخر خۆ ژنێکی دەوڵەمەندی یا مەسەلەن ژنانی مەسئولانی ڕژیم کە بە دزی خۆیان سەدها ملیۆنها دۆلاریان دزیوە ئەوان خۆ لە خیابان نەبوون تەزاوڕات بکەن کێ هاتووەتە خیابان تەزاوڕاتی کردووە ژنانی کرێکارن کە هاتوونەتە خیابان تەزاوڕاتیان کردووە بەڵام دیارە ئەمە لەبەر ئەو شێوەیە کە سیستمی ئابووری ئێران داڕێژراوە و بە تایبەت ئابووری جمهوری ئیسلامی دیارە ئیجازە نەداوە بە ژنان وەکو ژنانی کرێکار وەکو ژنانی کرێکار خۆیان سازمان بدەن مستەقل و فڵان و ئەوانە بەڵام بە هەرحاڵ ژنانی کرێکار باقی لە باقی ژنان گیانین و هەموو زەخت و فشاری جمهوری ئیسلامی بۆ سەر ژنان لە 44 ساڵی ڕابردوو ژنانی کرێکاریشی گرتووەتەوە کەواتە زۆربەی هەرە زۆری ژنان لە شۆڕشی ژینا کرێکارن عەرزم کرد ئیشارەتێکم کرد من بە کاری بێحەق دەستی ناوماڵ یا مەسەڵەن بەخێوکردن مناڵ یا مەسەڵەن خزمەتکردن بە بنەماڵە ئاخر مەگەر ئەکرێ کرێکارانێک کاشنە کارخانە مەسەڵەن کارەکەن بەبێ ئەو خزمەتە واژنەکانیان ئەیکەن جا ئەبینی کە چەندێک بەربڵاوە ئەم مەسئەلە کەواتە کاری 80% ژنانی ئێرانە هەرچەند ڕێژەیەکی کەمتر لەمە بەڕاستی یعنی ژنان 80% هەرچەند ڕێژەیەکی کەمتریان هەن لە کارگاکانیان ڕەسمەن دامەرزراون و یان لە ئێدارەکان مەسەڵەن ئیشەکەن و ئەوانە کەواتە هاوڕێگیان ژنانی کرێکار و زۆربەی هەرە زۆریان لە شۆڕشی ژینادا بەشدار بوون و هەن و عەرزم کرد ئیشارەتێکم کرد ئەگەر لە بیردوتم سەرمایەداری هەم پێی خۆشە ژنانێکی زۆرتر بکێشێتە چەرخەی ئابووری
و بەو کارە هەم ژمارەی کرێکاران زیاد بکە یانێ بتوانێت حەقدەستەکان بێرێتە خوارەوە بە ڕاگررتنی کۆمەڵێکی زۆرتر بێکار هەم ژماری بێکارانیش زیادەکە حەقدەست دێنێتە خوارەوە و کەواتە ژنانی کرێکار بە چوونەسەری حەقدەستی کرێکارانی ئاقتصابی دەستکەوت بەدەستێنن و کرێکارانیش بە سەرکەوتنی ژنان و دەستکەوتەکانیان پێش دەکەون جا ئەبینی پەیوەندیەکە پەیوەندیەکی دیالکتیکیە لە نێوان ئەمانەدا خزمەت ئەکەن بە یەکتری جا بۆیە من لەگەڵ بەڕاستی ئەو ڕائیە نیم کە ژنانی کرێکار لە مەیداندا نەبوون ئەی کێ بوون ژنانی بۆژوا بوون بۆ ژنانی بۆژوا خۆ پێویست ناکە ژنانی سەرمایەدار بێن و ئەوان کە هیچ مشکلەیەکیان کێشەیەکیان نییە نە لەباری ئەقتصادیەوە یان خراوە نە بێجل و بەرگ ئەمێننەوە نە لە تەحتێڵاتی خارجی و داخلیان لێ ئەدەن ئەخر بۆ ئەبێ ئەوانە بێنە خیابان و ئەتراس بکەن ئەو کەسانە کە دێنە خیابان هەموو ژنانی هەژارن بەڵام ئەم ژنە هەژارانە بەشێکیان کە لە کارخانەکان لە ئێدارەکان فلان یان مەسەڵەن وەکو معلمەکان بڵێن کە زۆربەیان ژنن تۆجە ئەرزم هەی بەو شێوەیە دێن نە بە ناوی ژنانەوە بەڵام بە ناوی معلمەوە کابرا دێتە سەر شەقامەکان و خۆت ئەبینی چه خەباتێکی ڕادیکاڵ و بەربڵاو و سەراسەریان خسۆتە ڕێ لەم چەند مانگای ڕابردووە کەواتە شتەکە با ڕاست بکەینەوە ئەویش ئەوەیە کە بەڕاستی بەشدار بوون بەڵام ئیتر جمهوری ئیسلامی تا ئەو جێگەیە کە تێخیان بی بڕێت تا جمهوری ئیسلامی ما بێت دیارە ڕێگا نادات کە ژن بە شێوەی سربەخۆ ژنی کرێکار خۆی بە شێوەی سربەخۆ ڕێک بخات تەنانەت بۆ پیاوانیش ڕێگای نەداوەت و تەسەوەر بفەرموو چەندانە ئتحادیە کرێکار سەندیکای کرێکاران لە ئێرانە هەن هیچتا نیمە ڕەسمین بە ڕەسمی ئیجازە نادا جمهوری ئیسلامی کە کرێکارانی فەرزەن شیرکەتی واحد یان نەیشەکەری هەفتە پەوەوانە بە هەزار بەدبەختی توانیویان خۆیان ڕابگرن خۆڕژیم دیانی خەیریان پیا ناهێنێ یا چۆن ئیجازە ئەدات بە ژنانی کرێکار کە خۆیان ڕێک بخەن و بە شێوەی سربەخۆ ئیعلامی مەوجودیەت بکەن و بە شێوەی سربەخۆ ئابۆ جۆرە بێنە ناو تەزاوەڕەتەکانەوە بڵێن مەسەڵەن ئەو بە پەرچەم و قەڵەم و کوتەڵەوە بێن کە بەڵێ ئەوە ئێمە ژنانی کرێکارین لە فڵان کارخانە یا لە فیسار کارخانە ڕێگای بۆ نەدە بەڵام ئەم معنای ئەوە نییە کە ژنان لە تەزاوەڕاتان نەبوون هەن بوون و ئەشبن چونکو ژیان نەماوە بۆ خەڵکی ئێران بەتایبەت بۆ کرێکاران بەتایبەت بۆ ژنانی کرێکار لەوانیش زۆرتر کەواتە ڕێگایەکی تریانە و بێجگاوەکە لە مبارزاتە تا ئاخر بمێنن و ئەمێنن تا ئاخر چون ئەو منطقی ژیانە ئیتر تۆ وەختێکە کورد ئەڵێ کە دەست بڕا لە هەمولایەک دەسەگرێ بە کوڕەکە کەمایەک کە تۆ هیچت بەدەستەوە نەماوە بۆ ژیان مەجبوری مبارزەی بۆ بکەی شتێک بەدەستبێنی هیچ ڕێگایەکی تر نییە بۆیە منطقی ژیان دەڵێ منطقی ئابووری دەڵێ وەزئی خراپی ئابووری دەڵێ کە ژنان ئەبێ لە خەباتدا بۆستن و لە ئاستی شەقامان بۆستن مبارزە بکەن لە تا هەر جێگایەکە پێیان ئەکرێ هەتا ڕژیمی جمهوری ئیسلامی ما بێ ئەم مەسەلەیە هەیە بەڵێ سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد وەکو دوایین پرسیار ڕێگە چارە یان بەدیل بۆ پرسی ژن لە ئێران چیەوە تا چەندە سۆسیالیزم کاریگەری لەسەر ئەم بزوتنەوەی هەیە بەڕایەوە بە نەزەری من نە بە نەزەری من خۆشتێکی هەموو کەسی ئەیزانێت یەکێ سەرنگونی جمهوری ئیسلامیە وەکو یەکەم مانعی ڕێگای هەر چەشنە تەحوڵێکی مثبت لە وڵاتی ئێرانە ئەو ڕژیمە ئەبێ بڕوات بەڕاستی ئەوەیە ڕێگە چارەیان دوای ئەوە گۆڕانی سەرتاپای قانونی نگریسی ئیسلامیە کە دژ بە ژنە جیاکردنەوەی مەزهەبە لە دەسەڵاتی سیاسی دانانی یاسایەکی بەرابەری ڕاستەقینەیە کە ژنان لەگەڵ پیاوان لە شغڵ لە کار لە حەقدەست لە سەرپەرستی منداڵ لە ئیزدواج لە تەلاق لە خوێندن بەشدار بکرێن و کۆمەڵگەی سربەخۆی خودی ژنان
بەشدار بێت لە دانان و داڕشتنی یاسا و ئیجراکردنی ئەو یاسایە ئەبێ بەڕاستی ئیمتیازاتی تایبەت بۆ ژنان لە نەزەر بگیرێ بۆ قەرەویکردنەوەی 1500 ساڵ زۆڵم لە دژی ژن یعنی ئەو شتانە من بە ذهنم دەگات کە عەرزم کرد ئەمە شتی من نییە ئەمە سازمانە چەپەکان 40 ساڵە ئەم مەسەلە خەریکن ئەڵێن لە بەرنامەکانیاندا کە ئەبێ ئەو ڕژیمە نەمێنێت وە خۆشبەختانە ئیسا بووەتە قسەی زاری خەڵک قسەی دەمی خەڵک قسەی دەمی ژنانی ئێران پەیام بردووە کە بەڵێ یعنی ئەم هەموو ئێعدام و یعنی بەڕاستی نیشانەدا هاوڕێکە ئەو هەموو خوێنەوە ڕژیمی جمهوری ئیسلامی بەناهەق ڕژاندوویەتی لە ساڵی 1960 لە ساڵی 61 لە بە دوای هاتنە سەرکاری خۆی ئۆمانە لە کوردستان لە بەلوچستان هەر مەساڵن ئێستا هەر لە جەریانی ئەم جومبشەدا بە فێڕۆ نەچوون ئەو خوێنانە خەڵک بان 90% لە خەڵکی ئێران تەنەفوریان هەیە لە جمهوری ئیسلامی و قسەی دڵیان هەرو قسانەیە کە هێزە سیاسیەکان 40 ساڵە کردویانە و ئەیکەن و ئێستا توودەگیر بووەتەوە ماوەیەکی پێچێ تا ئەمە شکلی تەشکیلاتی شکلی سیاسی و ئەمانە ڕێکخراو بەخۆی بگرێت و بتوانێت یان لە تەوازنەی قواکە تەوازنی هێز بگاتە دەرەجەیە کە هێزی خەڵک هێزی جومبش هێزی ژنان هێزی تەبچینی کرێکار و ئەمانە دەست بدەنە دەستی یەکتر ئەوەندە وەزین ببن و قدرەتمەند بن کە بتوانن شەقی خەڵدەنە جمهوری ئیسلامی و فڕێدەنە ناو زبڵدانی مێژووەوە بەڕاستی بە قەناعەتی من ئاوایە ڕێگە چارەیان هیچ شتێکی تر نییە بێجگە خەبات ئەگینا جمهوری ئیسلامی بە هەرحاڵ خۆ لەم شتێک ناهێنێ کە لەم 44 ساڵا ئێمە نەماندی بێت هەر ئەوەیە واکو لە ڕابردوو شاکردویەتی تر هێندێک قساکە هەمیشە بڕێ کەسیان وەک مەسەڵەن لە ناو دڵی خۆیانەوە ئەحمەدی نژادێک یاکو موسەویەک یاکو کەسێ هەرزگایە مەسەڵەن شتێک قوت دەکەنەوە بۆ فریودانی زۆرتری خەڵکی بەڵام بەڕاستی ئەو شتێکە سیاسەتی جمهوری ئیسلامیە لەم 44 ساڵە نیشانی داوە بێجگە سەرکوت بێجگە ئێعدام بێجگە تەجاوز بە خەڵکی بێجگە بڵاوکردنەوەی مادەی سەرکەر و چوزانم هێروئین و ئەوانە لە ناو لاواندا بێجگە فەحشا بۆ ژنان هیچ بەرنمەیەکی تری نەبووە و هیچ چاکەیەکی تری نەبووە تۆ فقط مقایسە بکەن مقایسەی ئاماری وەزی ئێستا بۆ مەسەلەی گرانی بۆ مەسەلەی بێکاری بۆ مەسەلەی چوزانم ڕادەی فەحشا بۆ مەسەلەی مەوادی مخەدر لە چاو مەسەڵەن 40 ساڵ لەمەوبەر لە چاو 50 ساڵ لەمەوبەر و ئەبینی بە چەند قات خراپتر بووە کەواتە جمهوری ئیسلامی چونکو ئەوە کارنامەکەیەتی کارنامەیەکی زۆر ڕەش و نگریس و پیسی هەیە بەڕاستی هیچ ڕێگایەک نییە بێجگەوەی کە لای بین و ئەوەیە مەسەلەکان چارەی ژنانیش هەرەوەیە بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێکەیە کە پێتان وایە ئیشارەتان پێنەکردوە فەرمو بەس ئەوەیە کە هیوادارم بەڕاستی بزوتنەوەی ئینقلاب ژینە و بەشداری چالاکانەی ژنان لەو شۆڕشا کە زۆر بەرچاوە بتوانێت بە ئاکامی خۆی بگات بتوان دەستیان هەڵپێکن لە یەکترین بەشگەل جۆر بە جۆر جۆمبش و بتوانین زاڵین بەسەر جمهوری ئیسلامیا و بە شێوەی شۆڕش گەرانە لای ببین کە ئیجازە نەدەین کەسانێکی تر دیسان لەو خوێنە ڕژاوانە و ژنان کچانی ئێرانی بەدەستی زاڵم و زوحاکی زمانە ئاغای خامنەی و جمهوری ئیسلامی ڕژاوە خوێنیان ئەو کەسانە جارێکی تر دیسان بێن بۆ مەوج سەواری و دیسان جارێکی تر خەڵک هەڵفری وێنن جارێکی تر هێزێکی تر بێتە سەرکار ئەوی هەردژی خەڵک بێت و ئەویش 40 ساڵ 50 ساڵی تر دیسان حکومت بکە هیوادارم خەڵک بتوان خۆیان ڕێک بخەن و ئالتەرناتیڤی بەجێ پێک بێنن بۆ ئەوەی کە بتوانێت جێگای جمهوری ئیسلامی بگرێتەوە و بۆ یەک جار بۆ هەمیشە دموکراسی ڕاستەقینە دموکراسی مشارەکەتی لە وڵاتی ئێمە بەرپا بێت کە هەموو بەشێکی کۆمەلگا لەناو ئەوانش ژنان و ژنانی کرێکار بتوان دەوری ڕاستەقینەی خۆیان
نیشان بدەن و خۆیان نوێنەرایەتی بکەن و بەرژەوەندی خۆیان بپارێزن بە ڕێکخراوبوونی خۆیان سەرکەوتوو بن. بەڵێ زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ محەممەدی ڕەحیمی لە هەڵسوڕاوان و کادری بزوتنەوەی سوسیالیستی کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوو. سپاس بۆم خۆشەویستە. بەڵێ عزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری سپاس بۆەوەی کە تا ئێستا بیسەر و بینەری ئەم بەرنمەیە بوون. هەتا بەرنمەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە هەر شاد بژین.